لە ناو دڵی پاریسی پایتەختی فەڕەنساوە لە مەیدانی پانتەیۆن مۆنۆمنتی پانتەیۆن پێشەنگایەکی ڕەزادیقەتی فۆتۆگرافەری جیهانی کرابووە بۆ وێنەکانی لەسەر یەکێک لە ژێر یەکێک لە وێنەکانە دەڕەشعرێکی شێرکۆ بێکەسی شاعیری گەورەی کورد نووسرا بوو یعنی لەو مەیدانە گەورەیە لەو مۆنۆمنتە گەورەیە بە هەردوو زمانی دێڕەشعرەکە بە هەردوو زمانی ئینگلیزی و فەڕەنسی نووسرا بوو پێشەنگایەکی شێوەکاری بوو یان فۆتۆگرافەری بوو هی فۆتۆگرافەری بەناوبانگی ئێرانی جیهانی ڕەزادیقەتی بوو لەویان لە ژێرێکێک لە ڕسمەکانە ئەم دێڕەی شێرکۆ بێکەس نووسراوە تاراوگە چییە؟ دەڵێت چیتان پێ بڵێم ئەوینە لە نێوان وڵات و خەونەکان ئەمە هەم بە زمانی ئینگلیزی هەم بە زمانی فەڕەنسیش نووسرا بوو جا چۆن ئەم ڤیدۆیە گەشتە دەست 1964 کە تایبەت بە ئێمە گیرا بوو لەوێ لە مۆنۆمنتەکە دکتۆر بەختیار ئەمین کە وەزیری مافی مرۆڤی پێشووتری عێراق بووە و ڕۆشنبیر و کەسێکی لێهاتووە لەوێەوە ڤیدۆکەی تایبەت بە 1964 ناردبوو و بابەتێکیشی لەسەر یعنی پێشەنگا فۆتۆگرافەرێکە و مۆنۆمنتەکە و شێرکۆ بێکەسیش بە تێکەڵی نووسیوە بابەتەکەشی بۆ ئێمە ناردووە دەتوان لە ماڵپەڕی 1964 خوێنەری ئەو بابەتە بە پێزەی دکتۆر بەختیار بن درود و ڕۆحی شاد بۆ شێرکۆ بێکەسی مەزن